بەڕێزان بۆی هەموو لایڕوون بێت تایبەت مامۆستایانی خۆشەویست لە سنووری لقی ئێمە لە ساڵەکانی 2012 تا 2016 تا ئەو کاتێک قەیدانی دارایی دروست بوو خزمەتێکی خێنزیلانی مامۆستایانمان کردووە ئیوادارم بێت جێ ڕەزامەندی مامۆستایان. ئێمە لە سندوقی دەستەبەری لە ساڵانی ڕابردوو هاوکاری 354 مامۆستا کراوە بۆ مەبەستی هاوسەرگیری بە بڕی 8 ملیۆن و 775 هزار دینار. سلفەی خانوو دراوە بە 8 مامۆستا بە بڕی 1 ملیۆن و 600 هزار دینار. مامۆستای کۆچکردو ئەندامانی خێزان هاوکاری 14 مامۆستا کراوە بە بڕی 5 ملیۆن و 430 هزار دینار. منداڵی قاسیر هاوکاری 3 عائلە کراوە بە بڕی 450 هزار دینار. شێرپەنجە و نەخۆشە درێژخایەنەکان هاوکاری 18 مامۆستا کراوە بە بڕی 5 ملیۆن و 740 هزار دینار. خانەنشین 9 مامۆستا هاوکاری کراون تەبعاً لە سنووری لقی سۆران بە بڕی 1 ملیۆن و 750 هزار دینار. ئەو مامۆستانی کە تووشی شکست بوون نەشتەرگەریان بۆ کراوە لە شکست 14 مامۆستا هاوکاری کراوە بە بڕی 2 ملیۆن و 500 هزار دینار. سووتان یەک حاڵەت هەبووە هاوکاری مامۆستایە کراوە بە بڕی 200 هزار دینار. سلفەی منداڵبوون واتە ئەو مامۆستایی کە لە ویلادە منداڵی لەدایک بوو ڕاپۆرتی پێشکەش کردووە هاوکاری 12 مامۆستا کراوە بە بڕی 2 ملیۆن و 400 هزار دینار. نەشتەرگەری گەورە هاوکاری 62 مامۆستا کراوە بە بڕی 12 ملیۆن و 240 هزار دینار. نەشتەرگەری بچووک هاوکاری 214 مامۆستا کراوە بە بڕی 20 ملیۆن و 965 هزار دینار. کارەساتی ماڵی تەنها سێ مامۆستا هەبوون بە بڕی 600 هزار دینار هاوکاری کراون. کۆی گشتی مامۆستایانی سوودمەند بوو لە سنووری لقی ئێمە 712 مامۆستا بە پێی ڕاپۆرت سوودمەند بوون کە کۆی گشتی دەکاتە 134 ملیۆن دینار و 650 هزار دینار. ئێمە وەکو یەکێتی مامۆستانی کوردستان لقی سۆران لە یەک تێگەیشتنێکمان واژۆ کردووە لەگەڵ کەرتی تەندروستی و خزمەتگوزاری مامۆستا. هەر مامۆستایەک کە ئەندامە لە سنووری لقی ئێمە و هەڵگری ناسنامەی نوێیە ئەو ناسنامەی کە ئێمە دەرمان کردی تەقەن ئێمە تا ئێستا 2623 ناسنامەمان دەرکردووە. ئەو مامۆستانێک کە هەڵگری ناسنامەی ئێمن دەتوانن لەو پرۆژێک ئێمە ڕامان گەیاندیە سوودمەند بن لەم پرۆژە خزمەتگوزاریەوە.